بمن مالي وميزك هذا بمن بري برودري ولات اللي كان جد نابتو اللي كان يجبكي اگر حکومت لی مام گره هیچ عیب مانه اما داوکاری نه بس واس مالی بینن اما هیچ مال حکومت نه با حکومت شواز مالی بینی هیچ زیگلو من دابین نکه امن مارو من داری خومی لیرجنم بابه پشتی ملم بگری لولاتی بدرم نه کسی که دوکانداره که چند خلک چی دناسی چند کسی چی لپشتی تی واسیره که فقیره که در که كان كمية لقات السيم اللي فانا أوجد لسر زاده طبعا تجبي حتى لسر زاده هفينا هيك عمل هم أمرين بزانه أو قرباغي أو بازار أو دكان ندبي همون دكان ندبي بكري بدنا ولا بخوان لبازار تشوكم بدون مبكون ده 2004 هم ليرينا يستبى تماما مركاين دار إلو دوكاندار بخوي ميزي بكري ده يعني أنا عم بخوي بكري ده بس يصير هم يساعب عائلة هم كريتيا هم بيجي جاني خوي لسوا عربين لسوا ميزي إيه قليتان شيء وبشكل ولا درا ولا برتي أم عربانا ريجريان كرد ولا شقامك هو كارتك ولا هذا هو كاركي هيت عربانو ميزة اللي كمان رينا قلت يا براسي أو هندك دكاندارة بارين خرك لي توا دايت أنا شهروانو قايم قام هندك مركانة بيكريا لبيش دكانة كانوا خوان دادن تنها أويا لناقرن خلشي كاسب وطلبة اللي كانوا إيش بكاتن في سبيل صندوقنا شيء هم يبنزاشز دكانة اللي كانوا بلام بديان وصدان ميز اللي كانوا هم يساعب عائلية طلبية إيشوكاري ويل لو لسر أم ميزيك أو ميزاش نو سنتيم من منظم الولاية هم خريج هندسة وخريج كلية يكبر أنا بخوم استام خريج كلية ما من بخوم خريج هندسة ما هندسي مدني يعني خريج هندسي مدني لسر ميزيك بالضبط أما نامي يعني لا شهادة كم كوا بس بالكو شانازي بيو ذا كم هيج فرق من اللي قالوا كوا لقى كوري بارس جابي كوا كلية ما طاو كرديا كوري بارس جاب باشلو اللي يندر نات سازادي أوان أماذا نبين اللي كوانا نيو سعد لباتي ما يجي كان لبر أو غير ما لبوسر ماي يعني في سبيل لسه أما در ذكن هيج رأيك ما نقرتيا هيج مشكلة ما نيتنها فقط هو أما بميزة شيء 90 سنتيمي اللي كوانا إيش خومان ذكين باشا توي كهندسة هي وأنت زياري لبر تسمي شيء ذكي لا بارك يخوت هالبون الرخصة ويجي بكي أمان تقريبا 2 سال اللي كوانا إيش ذكام كالي كوانا باركم خردك دو دسم لها لا كوليج صرف مذكر دو إيش خوم بيود أو ذكر دتوما هر زيج كابلم دمي إيش بكم ليكو أنا لسر بينا لسر زيجاك ده يقولنا مانو يعني يقول ببينس ورقة شش ورقة كومباني لدر وراها توا لهم ولاتك أو سيستمي ولات وهاي ستاسي مهندس سر بكومبانيا كإيش ذكرتنا سطع حفتا دبي أولاتي هندسة مهندسي أولاتي إيش بيبقى ملام لكو أنا عكسه سطع حفتاي مهندس كاني درو بكاردين ستاسي خمان بكاردين أو برمنا كم بس منين بس باش شهادة وشطاب كين باشا دواكاري تانسيه وادتان هوي شي تان باب دواكاري ما نوي نوك بين درمان بكانوا بين روجك زيرفاني وشرطة وبوليس ما بسرو بالكو بين يارمتي وهاوكاري ما ممكن ريك ما بيخن بين ريك ما بيخن مي بيش زوانست إيش كي خود زيبكوا ميزاكات وهالبكا يارمتي شارعاني دم شمالك وانا تمان ده بيش مرقمة ده براستي يعني ما بخوم هاوكاري أسايج دكم مشكلة كله كانوا بير فوري تلفون أبو أسايج دكم تلفون أبو مثلا جماعة الشرطة دكان كێشه كبيتن يعني في سبيل السيد ودي لك أنا كابرا إيشو كاريو كان براستي بيبرم يعني استا حكومة بتشي بيكاتي حكومة بوي بيكاتي كوا جنزو لو قالك أنا صوتي عن بو حكومة ده يعني جاب هلا أنا كبيتن كومال بيا قرتو بي بارتي بيا شيء تبي باشا لو خلق لخود بيزار ذكي أو لك أنا 500,000 ميز دبيتن هر ميزي لعائلة شيء هي بيشش نفري تده له عائلة رزق روزي لسر أويا كاتي دنگدان با ايوه عند ذكر برايتو يعني استوى التشكيل حكم التشكيل ببيش يعني تن روج دبيت انه تقريبا دروجه كان موضوعها تقوري عندك ميزه كان لولا لا برد بلام سبي دوز بي دروج كي تن حكومه بطايه تشكيل دبيت قرار امش درب كان يعني وفي سبيل السي او روجك ايش بويا بمن مالي وميزه كان بمبري برودري ولات اللي كان جدنابته اللي كان ايش بكي من أو سؤال لو عندكم بابا من اللي كان أقرب برودر الولاد يعني من بنيت السزنة زين لبرس بيمبلر السزنة لبرو بمدة السزنة لبرو استعمل بيجي مملانة إيش خرابهم بخوي عليك وأنا استبرو بخوي مدير الشرطة هذا ست تلفزيوني قلت جنزك السزنة كان ما زينة مايا لبرس زينة مايا هم توش ترياك وعشيشو كاري خراب أبوا برايتو جنزان أقرب بيجي من رولة شو ذكر بخوي دزاني يا قربان اگر استا او نيوي امن عليه ايش بكم بجيم هيت زيش لو من دابين نكا هيت زيك لو من دابين نكا امن مارو من داري خومي لي بجينم بابي پشتي ملم بگري لولاتي بدرمني
لەبەرەوەی ئەمن هیچ شەهادەکەم نییە هیچ خیندەواریەکەم نیە من هیچ نازانم ئەلێرە دانیشتیمە لە ساوزادێ بەستەکەم دانایە ئیش دەکەم مار و منداڵی خۆم دەژی بەڵام ئەگەر حکومەت ئەگەر بێ ئەمن لێرە دەربکە لە شوێنەشکە جێی لۆ من دابین نەکە بابێ دەرم بکە لە وڵاتی ئەمن کە ئەنەما خەڵکی ئەو وڵاتەی نیمە ئەگەر توانات هەبێ تۆش دوکانێ ناگریت و ناچیتە ناو دوکانێک و دوکانەکەت پڕ مۆبایل و ئەم بابەتانە ناکەی هەموو ئەوانەی کە لێرن توانای ئەویان هەیە دوکان بگرن بانقەس دوکان ناگرن یان توانای داراییان جوابی ئەو پرسیارەت دەمەوە قوربان هیچ کەسێک ئەگەر باری دارایی باش بی ئامادەیە سارفەسلی سارێ لەسەر زادەی بی سەرمالەی بدا گەرمالەی بدا ڕۆژانە تووشی مەشاکل ببی دوکان نەگری ئەمن ئەو پرسیارم لە تو لە حکومەت و لە هەموو ئەوانەی کە ئەمە دەبین لەوان دەکەم بە ئەوان وەڵامەکەی من بدەنەوە خۆمە شوێنەکەمان هەندە خۆش نییە کاکە من نهاتیمە سەفرۆسیایی ئەمن لە ناچاریان هاتیمە لەسەر ئەو زادەی مێز دەکەم دانایە خۆم بژێنم لەوەی کاری خراپ نەکەم ئێستا گەنجەکانی ما بڕۆ سزنەکان ئەنگۆ دەتوان ئەوە بکەن یعنی راپۆرت بکەم بڕۆ سزنەکان 195 گەنجە هەمووی ژیرایە هەمووی نەمزانی هەمووی لەبێ ئیشی لەو چوویتە سزن کاکە خۆ سزن هەندە خۆش نییە زیاتر گەنجە هەمووی گەنجە قوربان هەمووی گەنج ئەگەر گەنج نەبی توانای ئەوەی نییە لەسەر زادەی دابنیشی تۆ چەند ساڵە لێرەی چەند ساڵە بە دیاریکراوی لەم بازاڕێ ئیش دەکەیت 2008 لێرەمە بەڵێ من قوتابیمە من پۆلیسە 12 بەڵێ واتە پۆلی 12 و ئیش و کاریش دەکەیت بەڵێ من مەصرفی ماڵی دەکەم لەگە قوتابی لەکوانە ئیشی خۆم دەکەم و مەصرفی خۆم دەکەم ئیش و کارتان چۆنە بەهۆی معرەبانەوە باش ئەگەر لێمام گەڕێ ئەگەر حکوومەت لێمام گەڕێ هیچ عیبمان نییە ئێمە داواکاری نەحق بەس وازمان لێبینن ئەمە هیچمان لە حکوومەت ناوێ بە حکوومەتش وازمان لێبینی ئەمە کاری خۆمان لێکوان دەکەین هیچ هەوڵێکیان داوت پێش دەرخستن پێشۆی دەرتان بکەن خەرەبوویەکتان بۆ بکەنەوە یان لە شوێنتان بکەنەوە یاخود ئەویان ڕێخستووە نەخێر مەرکانێک دادەنێن دێ بڕۆماری ینی مەرکانێک لە جێ یەکێک دادنێن کە بژێوی ژیانی لێرە بەڕێوە دەکەن بەڵێ حکوومەت دەستەوای دەوێت بڕۆ ماڵەیان بڕۆ خۆ دزی بکە یان دەرێ بێ ئیش دەبی بێ ئیشی چییە بێش یان دزی دەکەی یان تووشی کاری خراپ دەبی یان دەوێت چ برای من برامستە لە ئەڵمانیایە جەک برای خۆم لە ئەڵمانیایە کاری ڕۆیش نەبێ کاری لێکوان ڕۆی جێ هەبوو لێرە دەرکرا چۆ خاریس باشە داواکاریتان چیە دەتەوێت لێرەوە چی داواکاریێک ئاڕاستە بکەیت پرۆژە هەیە بلە بۆ گەنج بابە مە چمان دەوێت کارێکی بکەین و تەواو هەرەوەمان دێ لە حکوومەت بەڕێزی چۆنێت تۆ باشی ئەم بابەت هەیە چیەدان هەوێ ئێوە بەخوای ئەو بابەتە یعنی ئێستامان شتێک لەو کوردستانی دەکرێ هەر شتێک بکرێ قەت لە مەسلحەتی نە فەقیری بووە نە لە کوڕەهەژاری بووە ئەو وەزعانە هەمووی لە دژی منداری فەقیریان ئێستا گەنجم ساحب عایلەمە کرێچیمە باشە ئێستا مێزم لێرکوانێ دەرێتە من بڕۆ بچمە چێندەر بچم دزی بکەم بچمە ئەوروپای ئەو کوردستانی بەجێ بێلم دەری لۆ نایەتەوە ئەو کوردستانە ئیشی نفتیە ناسام چیە ئێدەوەرە مادەم لە جێژی پرۆژێکمان بدەنێت تەعیینمان بکەن ئەو شەریکاتان هەموو بەگلادیش ناسام چیە لەسەر مێزەکانن هەر هەمووی منداڵە هەژارن یا خۆت هەیە داراژارە ئەگەر منداڵ هەژار نەبم فەرموات ئارەقەی نووچوانم چەکەم لێرکوانە دەچم لە خۆم لە دیا سبلیتی دادەنیشم یان وچیم دەورەمە دەچی فیزەی شنگلی لێدەم ئەوروپای دەگەڕێم ئێوەش هەستان دەکرد دوکانەکە بووە لە نێو دوکان ئەگەر توانات هەبی دوکان دەگری توانامە هەر نەک ئێستا زۆر لە پێش ئێستا دوکانم دەگرت لە دوکانی خۆم دادەنیشتم بەڵێ دوکان بە چەندە دوکان ئەلێکوانە بە 15 دلارە بەکرێدایە بە 34 وەرەقە شکایەتی لەمە کردیە ئەوانە کاکە ئەوڕۆ فەقیر کەسی لە پشت نییە باشە کەسێکە دوکاندارەکە چەند خەڵکێکی دەناسی چەند کەسێکی لە پشتیتی واسەی دەکا فەقیرەکەی دەردەکا لۆ لەبەر مەسلحەتی خۆی لەبەرەوەی دوکانەکەی بە 30 وەرەقەی بەکرێدایە کرێچی لە ناوە کرێچیەکە لە خۆی ئیش لە ناو بکە فەقیرەکەش با دەربکە ئەمە سمکار لێرکوانە بە 5,000 دێن ئەو لە ژۆرێ ئەگەر ئەمە لێرکوانە نەبین مشتری بستە ژۆرێ بە 30,000 داتێ ئەدیۆش لۆ نایێ ئەو عەدالەتەی ڕاست بکاتەوە برێ لۆ ئەدێت و زیاد لە خەرچی وەردەگری ئەوان زیاد لە خەڵکی وەردەگرن لە کرێ دوکانەکەی بە من و توی فەقیر پڕ دەکاتەوە کرێەکەی دەداتەوەی ئەویش حکوومەت شتێکتان بۆ بکە بۆ نمونەم عەرەبانانە ڕێکخە بۆی کە ستایلێکی نوێ ئێوە ئامادەنە ئەمە ئامادەینە و مەمنونیشیان و دەستخۆشیان لێ دەکەین و ڕێکلامیشان لێ دەکەین مەسەلەن ماگانەی خزمەت گوزاریش پێش ئەمە یعنی هەمومان هەموو مێزەکان خزمەت گوزاریش بە پێشکەش حکوومەتی دەکەین ئەگەر بێت و حکوومەت ئەم دەرفەتەیەتان پێ بدا شتێکتان بۆ بکە ئێوە ئامادەن عەرەبانەکانتان ڕێکخەن و ئەگەر تەنانەت بە پارەش بێم عەرەبانەیە بیکڕن بەڵێ ماگانە شتێکمان لێوەگرێ ئێمە ئامادەینە
وەکو بازار شێخ لای لەمان بکاتە مێز یە قیاس لێمانگەڕە ئیش بکەین هیچ مشکلەمان نییە باوجی ئەو خەڵکەی نەچینە ڕێی ئەوروپای بەجێ بێرین لە بۆ کەسی بێگانە لە بۆ خەرچی عەرەب بێ لێرکانە ئیش بکە و داهاتی ئەو کوردستانی بباتە جیرفانی خۆی یان بەگلادیشی یان تورک یان ئێرانی یان ئەجنەبی دێ عملی خۆشیان دێنن ئیش دەکەن ئەمەی فەقیریش دەبی لەسەر جادێ شاپتڕێن بکرێن دەستگیرێن دەچینەوە مارەدا دەنیشین کەسێک نییە نە ئاورەکمان لێ بداتەوە نە پرۆژێکمان پێشکەش بکە ئیشە چی بکەین کاکە ئەگەر هیچ نەبی با کۆمەلگایەکی دروستکە مەسەڵەن ئیشە چی بکە و خەرکی پێ مەشغول بکە ئیش بکە لۆ کەسی بێگانە ئیستفادە لەو داهاتێمە بکە ئەوەی کە لێرە ئیش دەکا بە بۆچوونی تۆ هەمووی کورد و خەڵکی ئەم شارەیە بەڵێ هەمووی کووردە ئەوانە عاربانیانێ بەگلادی شۆشتانە ئەگەناوی خۆمان هەمووی کورد ئەوەی عاربانەیە مێزیە هەمووی کوردی خۆمانتان چیە دەتانەوێت چیتان داواکاریمانەوەیە لە جێ خۆمان جێمان لەوە ڕێک بێخن و هیچ مشکلەمان نییە لە جێ خۆمان دەدەن چی دەکەن ینی چێ دێنێتە چی دێنێتە شوێنی والله هیچی شەگە ئێستاەک بە خۆم برێن لە 2007 لێرانەما هیچکەم پێ ناکرێت عملاتی دەکەی ڕۆژەکەی 5 ڕۆژ نییە ئەلێرە بێ مشکلەمە هیچ مشکلەم نییە لێرە ئەگە لە جێ خۆمان سابت بین هیچ مشکلەمانە جێ کەشمان لا بەلایە سەر جادە و شتمان نەگرتیا کۆرانەشی تعجیلیە سەر جادە ڕئیسی نییە ڕۆژەشی استراتیژی بی باشە مشکلەمان نیە بابێ هەموو لا باتن لە بۆ خۆشکردنی ئەو وڵاتەی لە بۆ سیاحە لە بۆی خەڵک بێ ئیسراحەتی لێ بکات پیاسی لێ بکاتن بەڵام بەبێ هیچ هۆکارێک بەبێ هیچ سەبەبێک ئەتو بێ مێزەکەی من لا ببەی مەرکانێکی گوڵدا بنێ بەس ئەتا ئیش نەکەی بەس فی سەبیلی ئەتو ئیش نەکەی ئەوە ناخۆشە لەکنە ماگەر نامەش یارمەتی حکوومەت دێن یارمەتی شاران دەین بە من مەڵێ وا مێزەکە هەگە بە من برێ بڕۆ دەرێ وڵات ئەلێکوانە جێت نابتەوە ئەلێکوانە ئیش بکەین ئەگەر حکوومەت لێ مامگەڕێ هیچ عیبمان نییە ئێمە داواکاری نەحق بەس وازمان لێ بینین ئەمە هیچمان لە حکوومەت نایە با حکوومەتش وازمان لێ بینین هیچ جێگلۆ من دابین نەکە ئەمن مار و منداری خۆمی لێ بژێنم بابێ پشتی ملم بگری لە وڵاتی بەدەرم نەی کەسێکە دوکاندارەکە چەند خەڵکێکی دەناسی چەند کەسێکی لە پشتیتی واسەیرەکە فەقیرەکەی دەردەکە دوکانەکەم هەیە لە قاتی سێم لێپانە ئەوەش لەسەر جادەیە تەبعا توش بێ تا لەسەر جادە هەبی نایەکەنم ئەمە لێرە هەمومان بڕۆین بزانە ئەو قەرباغی و بازارە و دوکانە دەبی هەموو دوکانە دەبی بەکرێ بدەنەوە لە بۆ خۆیان لە بازار چۆکەم بەدوومە بکەون لە 2004ەوە لێرینە ئێستا بەتەمانە مەرکانیدارن ئێلو دوکاندارە بەخۆی مێزی بەکردایە بەرامبەر خۆی بەکردایە بە 300,000 هەمووی ساحب عایلێ هەموو کرێچیە هەم بژێ ژیانی خۆی لەسەر عارەبان لەسەر مێزێ ئێوە کێشەتان چییە بۆ مێزەکانیەوە لا دەدەن لێ ماگەڕ ئیشی خۆمان بکەن عیبمان نییە لێتان ناگەڕێن لێمان ناگەڕن چیتان بەرامبەر لێمە ناگەڕن دوکاندارەکانیان شارەوانی دوکاندارەکانە دەستە شارانی شکایەت دەکەن دەری ئەو مێزانە بالێرەکەی ئەمە لە 2004 لێرینە 2004 تەمەنەکە کۆتری سەلام بەو مێزانە ناسراوە بەو مێزانە ناسراوە یەک وەستا لێرە کەس نایناسی تا من دەرێم وەستا فران کەس وەستا چێ دەیناسی هاتوو دێ دەرێ وەستا فران کەس دەنێ کاکە بڕۆ لە خواریە ئەو ئێستا ئەو ڕاهاتین لە پێیان ناخۆشەمە لێرەدامان نەیە لە 2004ەوە لێرینە ئێستا بەتەمانە مەرکانیدارن ئێلو دوکاندارە بەخۆی مێزی بەکردایە بەرامبەر خۆی بەکردایە بە 300,000 دوکاندار بەرامبەر خۆی بەکردایە ماردی بە 300,000 یعنی دوکاندارە و مێزیشی مێزی بەرامبەر خۆی بەکردایە باشە داویێتێ کەسێکی دەوڵەمەندیان کەسێکی فەقیر لەسەر ئەو مێزە دانیشتووە هەمووی کاسب هەموو داڵە فەقیرێت تۆ دەوڵەمەند بینایرە کاکە دەوڵەمەند چییە کابرا توجاڕوی نایەتیرە هەموو داڵە کاسبی نیوە ئەوان کە مێزەکان لا دەبن چی لە شوێنێ مێزانە دادەنێن سیمای شار جوانەکەن شیمای شار بێرە جوان نابی سیمای شار بەخۆی شیمای جوانە ئێرە خەڵکەکە لەوانەیە لە سبەینان لە ئێواران بە هەزاران خەڵک لێرە خردەبتەوە خۆ ئەمە لێرە بڕۆین نەڕوین خەڵکە ها خردەبتەوە ئەگە ئەو گوڵەش لێرە دانەی خەڵک لەوانەیە بە پێ بەسەریکەوی کە هەر ئیسوادەی نییە خۆی بازاڕی عەرەبانە یان بازاڕی بەو شێوەیە لە سەرتانسەری وڵاتەکان هەیە و لە هەموو شوێنێک وڵاتێ ئەگەر بێت و بەستاندەرێکی جیهانی ئەم مێزانە بۆ ئێوە ڕێک بخەن شارەوانی بێ ئێوە هەڵوێستان چۆن دەکەن هیچ مشکلەمان نییە مەمنونی حکوومەتی هەرێمی کوردستانی شارەوانی بابێ جێکمان لە بۆ بکە با جێکمان لە بۆ دیاری بکە جێکمان لە بۆ دانێ مەژ مەمنونی یانی باش ئەم دوکاندارانە بۆ گلەی لێوە دەکەن ئێوە شتەکانتان هەرزانترە ئێوە چییە بەڕێزەکەم بزانە ئەمێن 15 ساڵە لێرەمە ئەو دوکاندارانە ئێستا ئەو دوکانەی بەرامبەرم 2 ساڵ بەکرەیدا دایەکە شەریکەی وەتەنی
پارەکەی بە شەریکەی تشکنێتدا دوو دەفتەر و قسووری وەرگرت بە 2 ساڵ 5 دەفتەر بوو. ئێمە چ گوناحمانەیە ئێستا ئەو کابرایە لە خۆی لەوێ دوکانی خۆ منە ڕێمان گرتێنەی باوەڕم پێ بکە ژن دێتەکەنما ژن ناس لە دوکانانە دێ لەکنما عشای کاڵەکانتان هەرزانە. ئێستا ئەو موبایلم هەیە لە دوکانەکان دەرێت 220 دلار ئۆرە بە 145,000 بدەمێ. نۆت ئەو نۆتەن ئێز نۆم هەیە لە دوکان بە 485 دلارە وەرم بە 3.5 بدەمێ. باشە ئێوە گەر بێت و تواناتان هەبوایە باری داراییتان باش بە ئێوەش دوکانتان ناگرت. وڵای ئەمنەوە چەند ساڵە توانام نییە ژێر زەمین بە کاملی بە 170 وەرەقەیاندا من نەمیست. ئێرە چۆلی بوو برایەکەم خەڵک دەچۆ خوارێ پیسایی لێ دەکرد. دەست خۆش بێ ئەگەر ئێوە تواناتان هەبێ پرسیارێک لە ئێوەکەم 2000 مێزنە ئەو موبایل فرۆشانەیە بە حیساب چکە من لە بۆ قەدیمی یەکەم نەفەرم قەدیم هەموو عالەم شایەدە یەکەم نەفەر لەو بازاڕ ڕێمە من هەموو شارم دەناست. باشە 2000 نەفەر دەربکرێ شێوازی و خەڵکە چی دیدی خەرک فێرس نەبی هەو فێرت زی ناوی خەرکەکە کاسبی بکە باشترە لەسەر ئیشی خۆی هەر مێزەیەک چەند کەس بجێوی ژیانی لەسەر مێزە ئەمن 2 نەفەری لەسەری ئەوە بەخۆ بەبرای لەسەریتی ئەوە 2 نەفەرە ئێرە 2 نەفەرە تۆ 2 کەسی وەنیا چەند عایلت چەند کەس دەپشتەوەی تۆ لەسەر مێزەوەتە چەند کەس تۆ بە خێویان دەکەی چەند منداڵە بەخۆمتەوە سێ منداڵمێ بەخۆم و خێزان بەکە 5 نەفەر ئەوە عینە شت 5 نەفەر ئەوە برای عینە 5 نەفەرە هەر 2 عایلی لەسەر مێزانە. باشە کابرا قەرەبووە بۆتان کردویان هیچ شوێنێکیان بۆتان شوێنێکمان بۆ دۆزنەوە نزیکی ئێرە بێت چکە بەخۆی کارێک کۆتی سەلامی عین موبایل فرۆشتن شوێنێک نزیکی ئێرە بێ ئێمە ئامادەی لە هەر هەمومانە ڕۆین. بازاڕی کۆتری سەلام بەچی ناسراوە کۆتی سەلام بە موبایل ناسراوە چی ناسرا هەر موبایل و قەدیم یەکەم جار کۆتری سەلامە کۆتی سەلام بەس ئێستا لە 2003 بیتە موبایل یعنی ئێستا کە دەڵێن بازاڕی کۆتری سەلام منی ژوام جێلەوە پێم وایە بینەرانی ژوان جێلە و موبایلانیان دێتە بەرچاوی ئەو مێزانیان دێتە بەرچاوی. ئێستا کە دەیانەوێت مێزانە چی لێ بکەن چیان بە ئێوە مێزەکان بە حیساب دەریان کە نەزە نازان بۆ شوێ دەچی بۆ چێ ناچی ئەوە خوا دەزانیتر هیچ ئاگاداری هیچ قەرەبوویەکیان بۆ کرابێتەوە ئەوە بێ حیساب ڕەمەزان پێش عالفەی جنابی قایمقام گوتی جێکیان بۆ دەکەین و ئەزە دەریان دەکەین بخۆم لە 2003 لە بازاڕێمە هەتا ئێستا لە 2003 هەتا ئێستا نووسکە حیسابم دەکەن بۆ شێوەی مێزەکان لادرێن نا زۆر جار کە 2004 2005 2007 لادرا بەس بۆ شوێنەوە بووە بەس ئێستا عالەن درێن لادرێن لەبەر ئەو بەر هەمووی لادراوە ئێوە داواکاریتان چییە؟ داواکاریمانەوەیە کە شوێنێکمان بۆ دابین کرد کە ئیشەکەی خۆمان لەسەر بکەین خەڵاس بڕە. چۆنی برا گەورە خواڵە باشی بە دیاریکراوە چەند ساڵە لێرەوە تۆ ئیش و کاسبیەکەی؟ لە 2005 لێرەمە. عەرەبانەت هەیە چی ئەو مێزە باشە ئێستا دەیان هەوێ ئەو مێزانە لابن هۆکار چییە؟ هۆکار چییە؟ ئادی ئەمە چێ بچین ئەمە ئەم بەتەنێ مشکلم نییە دە کەسیشوی مشکلەمان نییە بەس تەماشای بازاکە تاوسەری ئەو جادەیە نە عایلە زۆری لەسەرە من بەر لەوەی بێمێرە هەر باسی کۆتری سەلامم کرد ڕاستەخۆ باسیم دەستگێڕ و عەرەبانەتیانیان بۆ کردم کە تایبەتە بە موبایل پێت وایە ئەگەر بێت و ئێوە لێرە بمێن لێرە نەمێنن کۆتری سەلامەوە دەنگۆی هەبێت ئاگامە لێرە نەبینە من شەرتت لەگە دەکەم لە پاش ئەو تەسوێش بازوان تەسویرم کە ئەمە لێرە هەمومان بڕۆین بزانە ئەو قەرباڵغی ئەو بازارە و دوکانە نەدەبی هەموو دوکانیان دەبی بەکرێ بدەنەوە لە بۆ خۆیان لە بازار چۆکم بە دوویمە بکەون ئەوم با معلوماتیان دەمێت ئەمن شەرت لەگە دەکەم ئەو قەرباڵغی ئەو بازارە خۆشە ئەمە دروستمان کرێ ئەو مێزانە ئەو عەربانانە لە شوێنی تر شەو تاقی کراوەتەوە بۆڵمە ئیسکانت بینیوە وایانە ئێستا ئیسکان عەرەبانەکان لاشو ئیشیان نەما دوکانەکان هەموو گلەیان هەیە بە خۆت باش دەزانێت کافتریەکان مەطعەمەکان هەموویان گلەیان هەیە داواکاریمان ئەوەیە کاکە مێزی من گەورەیە وایانە شارەوانی بابێستەر هەردوو چاوم حکومەت بابی هەمومان نییە مێز گچکەکەەوە هەمووە چییە بگەڕێەوە پاش ڕێگە خۆش لە بۆ ئەو هاوڵاتیان دەکەین لە بۆ عایلە دەرە عایلە ناگاتێرە باوەرە ڕۆژان لە بۆ تەسویر دەکەم ڕۆژێ 20 عایلە ئەمن سەعات و دێمەیش هەتا سەعات 6 بڕۆی ئافرەت تەسویرکە بڕۆ تۆ لەگەم وەرە تەسویرکە بزانە ئافرەت لە ژۆرە یان نەدرێ ئافرەت ناتە ژۆرە چونکە ئەو دوکاندارە بەخۆش شکایەتی لەمە کردیە بەخۆشیان دوکانی یان لێرە دانایەوەیانە مێزیانش بەکرێدایە عینە مێز وە چیمە بەکرێیاندا ئەوان گلەیان لە کەناڵی 24 کردیە گوتیان کاکەوەرە ئەوان لێ لابن ئافرەت ناگاتەکەنەوە عایلە ناگا عەلە ئەساس ئافرەت بگاتێرە خەرک گێچەلان بێدەفرۆشە قسانەوە نییە هەمە خوشک و داکمانەیە برا گەورەی بەس ئەم حەزم لێیە حکومەت
با لەو مۆزوع ئاگادار بی ئەگەم بە تەنێ بم بام یەگری دە کەسیش بین بە ئەلمانگری بەس با حکومەت بزانین نەیە سەد مچینە 700 عائلە ئەو جا عائلە 5-6 نەفەر لەسەرە بزان چەند دەکا 300-400 حکومەت لێرە سەوتی نایە چ پارتی بی چێتی بی چ هەموو لایەک هەمومان برایەچین هەموو لێرە سەوتەکی باشی نایە حکومەت ئەو جا با ئاوەڕ لەمە بداتەوە لێرە مندارە فەقیرەیە مندارە شەهیدەیە مندارە یەتیمەیە ئێستا می دەکە چی نەتعینەکەم دەکەن چیشکەم بچم نزیب بکەم ئەوی شێ بکەم ئێرە ئەمە دەباوت ئەمە لێما لە حکومەتە با چاو لە فەقیرانە بکە هیچمان لە حکومەت نایە حکومەت برایمەیە برا گەورەیمەیە ئەمە لەگەڵ قانون دەڕۆین باشە برا گەورە و بیسەرانی خۆشەویست دیارەوەی کە گوێبیستی ڕاوسەرنجی بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەتایبەت بازاڕی کۆتری سەلامە دیارەوان داواکاریەکی بچووکیانە ئەوەش ئەوەیە کە دەڵێن با حکومەت باوکی هەردوو لامان بێ هەم باوکی خاوەن مێزەکان بێت و هەم باوکی خاوەن دوکانەکان بێ دیارە ئەوانەی کە لێرن بەشێکی زۆریان گەنجن من هەر لە بەرنامەکە و لە تەوەرەکەم بەرداوام دەمەوێ ڕاوسەرنجی بگلەیەوان بۆیەوە بگوازمەوە فەرموون بینەری بن بە من مەڵێ وا مێزەکە هەگە بە من برێ بڕۆ دەرەوە وڵات ئەلەکوانە جێت نابتەوە ئەلەکوانە ئیش بکەیت ئەگەر حکومەت لێ مام گەڕێ هیچ عیبمان نییە ئێمە داواکاری نەحق بەس وازمان لێ بینین ئەمە هیچمان لە حکومەت نایێ با حکومەتش وازمان لێ بینین هیچ جێک لۆ من دابین نەکە ئەمن مار و منداری خۆمی لێ بژێنم بابێ پشتی ملم بگری لە وڵاتی بەدەرم نەی کەسێکە دوکاندارەکە چەند خەڵکێکی دەناسی چەند کەسێکی لە پشتیتی واسەی دەکا فەقیرەکەی دەردەکا دوکانەکەم هەیە لە قاتی سێم لێپانە ئەوەش لەسەر جادەیە طبعا توش بی هەتا لەسەر جادە هەبی نایەکەنم ئەمە لێرە هەمومان بڕۆین بزانە ئەو قەرباغیە و بازارە و دوکانە نەدەبی هەموو دوکانە دەبی بەکرێ بدەنەوە لە بۆ خۆیان لە بازار چۆکەم بە دوومە بکەون لە 2004 ئەمە لێرینە ئێستا بەتەمانە مەرکانی دادن ئێلو دوکاندارە بەخۆی مێزی بەکرێدایە بەرامبەر خۆی بەکرێدایە بە 300,000 هەمووی ساحب عایلێ هەموو کرێچیە هەم بژێ ژانی خۆی لەسەر عارەبان لەسەر مێزێ لە 2006 ئەم لێرکوان کاسبی دەکەم 2006 بە دیاریکراوی 13 ساڵ پێش ئێستاکە 13 ساڵم لێرکوانە کاسبی دەکەم ئیش و کارتان چۆنە؟ ئیش و کارمان ڕۆژانەیە 25,000 30,000 20,000 بەجێرە ڕۆژەکەی ئەمە لێرکوانە بژێ ژیانی خۆمان دابین دەکەین خاوەنی عەرەبانەکان پێم وایە هەر هەمووی گەنجن ئێستا کەش داواتان لێکراوە ئێوەی گەنجە ئێرە چۆڵ بکەن لەبەر چی ئەم داواکاریە چیە وەگەر تۆزێ باسم بۆ بکەیت چیان بەیەوە وتوە تاوەکو ئێستاکە بەخوای ئەوەی بەمە گوتراوە یعنی ئێرکوانیان لە بۆ چۆرکەین ئەرەساز گور و جوانکاری لێرکوانە دادەنێن باش ئەمە جوانکاری ئێرکوانەمان وچە هەزار شوێنی تریمان هەیە جوانکاری لێ بکرێ وایە یانە باش ئێرکوان جوانکاری چی لێ دروست دەکرێت هەولێر هەمووی جوان کراوەتە نایێرەماوە والله ئەگەر ئێرەماوی مشکلەمان نیە کاکە وایە یاننا بەس جێ خۆشتر هەیە کە جوانکاری لێ بکرێت جێ باشتر هەیە جوانکاری دەکرێت لەسەر حسابی خەڵک بێ شتیوانە بووە یعنی ئێستا من لێرکوانە دەردەکاتن گورەکی مەرکانێک دێن تێروکانە هەفتەک دوو هەفتە ئاوی دەدا سەری سێ گورەکە وشک دەبیتن کەس نێ خزمەتیشکە ئەمیش لێرکوان بڕۆم کاسبی چ بکەم هیچ کاوێرە چەند عەرەبانە دەبن بەخوای لێرکوانە زۆرە نزکەی 200-300 ئەوە لەو دەورانە دەبیتن زۆرە ئاویش هەمووی ساحب عایلێ هەموو کرێچیە هەم بژێ ژیانی خۆی لەسەر عارەبان لەسەر مێزەیە کەمە لێرکوانە ئیش دەکەن کاریگەریەکتان بەسەر خاوەن دوکانانە هەبووە کە دەیانەوێ بە پێی قسەکانی خۆتان بێم خاوەن دوکانانە شکایەتیان لێوە کردووە بەخوای هەمووی هیچ یعنی هەر کەسە بە ڕسکی خۆی دەخوا بەس هەمووی تەماعەکەی لێ نیشتێ مەستەنەوە خەتە لە لای من ئەم بە 3,000 دەدەم نە کرێی دەدەم نە شاگردیشم هەیە ئەو لە دوکانێ ئەگەم لێرکوان نەبینێم دەرێتن 50,000 40,000 یعنی ئەو هەم ئێوە سوودتان بۆ هاوڵاتیانی شەیە ئەمە لێرکوان سوودمان بۆ هاوڵاتیان هەیە بۆ هاوڵاتی مەسەڵەن فەقیرە دێتە ڕوو لێرکوانە دەکاتن پارەی پێ نییە پسەران خەتە ژەکر بە 2030,000 بەس بستە دوکان پێی ناکرێتن باشە بەپێی هەندێک لە دەنگۆی حکوومەت بێ دەڵێ ئەوانەی خاوەن پێم وایە دوکاندارەکانیش دەڵێ ئەوانەی خاوەن عەرەبانەکان هەیەیانە ملیۆنێرە ئەم شتەیە تا چەند ڕاستە ئایا وایە ئێوە کەسی دەوڵەمەندن و بەڵام خۆتان لە ژێرم عەرەبانەیە هەشارداوە باشە کەسی دەوڵەمەند بین ڕێ شوێرمان پێزانی حکوومەت دەبابێ ئەو مختارێ هەموو شتێکەیە بابێتە مەنتیقەی من کاملە جێیشمە ناو 5 ئەسارگان ناو گوندەکەیمە ناو هەرچە دەبابێ بزانە خانی من کووە کە کرێشم وانجە 250,000 بەخۆم و برام یەکەم لە قاتی سەرەوە لە قاتی خوارەیە لۆ نایەتن دا باشە لۆ نایەتن
ئەو هەموو پارە ئەو هەموو شتا و مداهاتە دەرێ لە بۆ هاوڵاتیانە کا هیچمان نەدیت لە بۆ گەنج بکرێ چیمان دیتیا عنی ئێستا لێرکوا من دەردەکاتن لەوانەیە سبێنم تووشی خەمۆکی بم هەوڵ دەم لە بۆ کاری خراپ لەوانێ بژێ لەوان لەگە عایلەم جوزابمەوە کە نەتانم پارەکەی دابین کەم کە ئێستا ڕۆژانە 10,000-15,000 دابین دەکەم بە دڵخۆشی دەچمەوە ماڵی تازە خێزانی پێکە نابێت لێرە بەهۆی ئەمیشە زۆر نەفەر هەیە لێرکوانە بخۆی بڕە پارەچی کۆکی تۆ ژیانی هاوسەری پێکەینەوە بەڵام کەەوەشتا ئێستا ئێرە نەبایە ئەوەشی پێ نەدەکرێت داواکاریتان چییە؟ وڵە داواکاریمانەوەیە کە شارەوانی وازمان لێ بینی یان ئەگەر مەقسەدی تێ باشە ئێمن ئێروکانە 50 سانتیمە مێزەکەین با بکشێنیتەوە بە سیستەم هەمووی دابینێتن گسکە کاتەوە مەسەرەوە لە ناوەندی زادەیە لە بۆیش مێزێکی گسکەتە دروست کاتن یعنی هەموو کاتە سیستەم پێی دەکرێت هەموو شتێک لە بن دەستیویە تۆکو خاوەن دوکانێکی بازاڕی کۆتری سەلام کە تایبەتە بە مۆبایل ئێوە چیتان هەیە سەوارت بە ڕاوسەرنجی ئەو عربانچیانە مێزانە کە گلەیان هەیە لەوەی کە بەشێکیان دەڵێن خاوەن دوکانەکان شکاتیان لە ئێمە کردووە طبعا پێشەم شتێک دەستخۆشتان لە ئەو مۆزوعی بەڕاستیەوە بابەتەکە تۆمەسێک ینی لە خەڵک ئالۆز بووە ئەوانە کاسی کاسبن کەسی خاوەن ئیشن چەند ساڵە لێکوانە مەشروع و بەرنامجیان هەیە کە هەموو ڕۆژدێن ئیش دەکەن و ئێوارە دەستنەوە چیان ئیش کرد و چیان ئیش نەکرد ئەو ڕستەکە لە دەستخوایە بەڵام لێکوانێ ئەو کێشە ئەگە چارەسەر بکرێتن حکوومەت پێویستە پیلانێک لەوە بابەتەدانێ ئەمە نزیکەی 15 ساڵە لەو بازارێمە زیاتر لە 25 تا 30 جار هەوڵ درایە ئەو بازارە تێک بچی پێشیان تێک نەچووە لۆ سەبەبەکە چیە دەبی پرسیارە بکرێتن یەکەم شت لەوانە کەسی کاسبن و لەلایەنی مادی زعیفن لۆ نمونە شخصەیە لێکوانە خاوەن دوکانەکە هەست بەوە دەکەن کە ئەوان کەسی مادی نمونە من دوکانەکەم هەیە لە قاتی سێم لێکوانە ئەوەش لەسەر جادەیە طبعا توش بی تا لەسەر جادە هەبی نایەکنە من بەڵام لێکوانە پیلانی حکوومەت چییە ئەو لۆی ئەو کێشە چارەسەر بکرێت ئەو دوکانانە هەمووی ئاوادان بکرێتەوە هەموو باڵەخانەکان بەڵام لێکوانە حکوومەت یەک بەرپرسیارەتی گەورە بگرێتە ئەستوخۆی ئەویش ئەوەیە ساحب باڵەخانەکان کرێیان ئەگەر کرێ کەم نەبێتەوە ئەم ناتانم ئێستا بۆ نمونە من کرێیەکەم 500 دلارە باشە دوکان لەو بەری کرێ 3000 دلارە ئەگەر ئەم نیشەچی بکەم بای 5000 دیناریبی لەو بەری دەبی بای 25000 دیناریبی کرێیەکەم بۆ دەرناینی لێکوانە بەرپرسیارەتی حکوومەتی تەنها یەک شتەیە باڵەخانەکان و دوکانەکان کرێیەکی ملتەزم لە بینی هەموو خەڵک وەکو یەک بی نەک ئەوە کابرا سەرمایەدارە مەبلەغی مالیز لەوانەیە 50 دەفتەر دلار بێ و برا بەڕێزەش 2 دەفتەر دلاری لە بندەستی نییە دەبی ناچاری شەیش بکە چی بکە باشە حەق خۆیەتی پێ باشە بۆوانە بکە ڕئیما حکوومەت یەکەم دەبی هاوکاری خەڵک بکە لۆ زروفەکە زروفە چی وایە خەڵک لە قەیرانە خەڵک لە بێپارەیە خەڵک ئەوە ئەساسی هەموو شتەچی تەمان تەفاهمات دەبینی خەڵک و حکوومەت گەورەترین شتە ئەوە یەک دوو بە هاوکاری حکوومەت بتانن لەگە خاوەن باڵەخانەکان قسە بکەن لۆ نمونە ئەمن قازانج دەکەم تابقی سێمی من ئێستا خاوەنی 5 دوکانە ئەگەر ئەو برایانەی من بێنێ دەبتە 25 دوکان ئەو وەختی کێشە عایلە نابی ئێستا گەورە کێشەکان زۆر ئەو دوکاندارانە باز دەکەن کە عایلە فعلەن عایلە ناتانێ عایلەی من بێتن دەبی ئەمە لەسەر ڕابێمە خوارێ مۆبایلەکەی لێ وەگرم بۆی چاکەمەوە دووبارە بێمە خوارە تەسمیلیکەم لەبەر قەڵە باڵغێکە حەقی خۆشیتیان ئەوانە شەر لە بە خاتری کاسبی خۆیان عایلە ئێوە دەزانی دێ بۆ ئیشی مۆبایل ئەرێ نایفرۆشی ئەرێ نایکڕی ئەرێ چای ناکەی وەرێ وای ناکەی باشترین آخر قسەمەوەیە ینی ئەگەر حکوومەت ئەو پەیامی منی بەگوێ دەگاتە لەگەر باڵەخانەکان نەک باڵەخانەی من برای بەڕێز دەکەم هەموو باڵەخانەکان بڕۆ خەڵکانەکە حەزیانێ ئیش بکەن بەس دەبی ئیش لۆ خاوەن باڵەخانە بکە کرێ 3000 دلار ئاخر ئەمن دەبی قۆڵی خەڵک ببڕمەوە ئەزە 3000 دلارەکەی پێیەکەم چۆنی پێیەکەم حکوومەت بێ ئەو فترێ زەمەنیە ئەگەر ئیش باش بی خەڵکیش چاوی هەیە کرێ زیاد دەبی خەڵکیش کرێەکەی زیاد دەکاتن ئەگەر ئیشەکە زەیفە بە خاوەن باڵەخانەکەن چەند ساڵە دەیخۆن بە ئەو ساڵ نەیخۆن ینی شتەکە ئاسانە ئەوەندە زەحمەت نییە ئێرە ژەمەش حەزمان لێرە منزەڕی ئێرە جوانی بۆ نمونە کابرایەکی گەشتیاری بیانی دێتە یەکوانە لەو بازاڕی من وا ببینی لۆ من بچمە تورکیا لە بازارە چوا بگەڕێم و 1000 ڕسم بگرم و بڵاوی کەمەوە بەس لێکوانە خەڵک ڕسم نەگرتن با ببینی ئێرەش حەزارەتمان هەیە ئێرەش بڕیارە ئەم عەرەبانانە لادن و بەشێکیان لاداوە تا ئێستا هیچ قەرەبوویەکیان بۆیەوە کردوتەوە لەبەرچی لاتان دەدەن وڵا پێشەچی بە خێراتتان دەکەم بەخێر بێن وڵی ئێستا لای ئەسواق سیروانیان لادایە نازام چۆیە کە دوکاندارەکان بووینە سەبەب بەس هەتا ئێستا بڕیاری دەرکردنی من نیە نازام باشە بۆ لاتانەدەن ینی لە بەرچەم عەرەبانانەی پێشەوەی لا شوە لە بەرچی وڵات میلەتەکە خۆی کەرکردیە لە بەرهەندێوێ ئەوەی کە لێرەیە کوڕەهەژارە هەر هەمووی هەمووی کوڕاژار نیە ڕاستی بەس
زیاتر هەژارە 195 باڵە ئێوە زیاتر تۆ لێرە چ کارێکەکەی ئیشسم باڵە ئیشی سیمکە ڕۆژانە چەندت دەزەکەوێت لێرە بەخوای زیاتر ئیشی من جملەیە ڕاستی بەسەوایندی ڕۆژێ 4-5 سیمکار دەفرۆشم 20,000 25,000 ئەوێ داواکاریتان چیە دەتانەوێت چیتان بۆ بکرێ وڵات داواکاریمانەوێ وچی شێخەڵای هەیە شێخەڵا هەموو بکرێتە تەنسیق هەموو بە تەنسیقەتی جوان بکرێتە مێسمێس بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوی گوێبیستی بوون ڕاو سەرنجی دەستگێڕەکانی کۆتری سەلام بوو کە گلەییان لە شارەوانی هەیە لەوەی کە دەیانهەوێت بژێوی ژیانی ئەوان ببڕن و مەرکانێکی گوڵ یان مەرکانێکی دار لە شوێنی ژیانی ئەواندانێن چونکە بە قسەی خۆیان بی هەر عەرەبانە چیەک نزیک 5 سەرخێزان تاوەکو 6 سەرخێزان بەڵکو زیاتریشی لەسرە ئەوان داوا دەکەن حکوومەت ڕێوشوێنی باشتر بگرێتە بەر بۆوان بۆی کە وەکو بازاڕی شێخەڵا کە یەکێکە لە بازارەکانی شاری هەولێر و بە بازاڕی عەرەبانە و دەستگێڕەکان ناسراوە بەڵام ئەم بازاڕی شێخەڵایە جیاواز لە بازاڕەکانی تر تەواوی عەرەبانەکان ڕقم کراوە بە شێوازێکی ڕێک و ئەندازیارانە دانرا داوا دەکەن ئەوانیش بازاڕەکان بکرێت بە بازاڕێکی هەندەسی و ئەندازەیی واتە دانەوێت تەواوی ئەم بازاڕەیە عەرەبانە بێ واتە دەستگێڕ بن بەڵام عەرەبانەکان بە ڕقم و تەنانەت ئەوان ئامادەن مانگانە بڕێک پارە بگەڕێنەوە بۆ حکوومەت تەنها لە پێناوەی کە حکوومەت هاوکاریان بێت و بژێوی ژیانیەوان نەبڕێەوە ئەوان بەشێکی زۆری وا دەتوانین بڵێن 195ەوەی کە من بینیم لەم بازاڕەیە تەواوی کەسانی لێرە کاسبی و کارەکەن گەنجن بۆیە دەڵێن ئەگەر بێت و ئێمەی گەنجان لێرە دەربکرێن وەکو ئەوە وایە حکوومەت لە وڵات دەرمان بکات و بمان نێرێ بۆ وڵاتێکی تر بۆی فێری حەشیش و تلیاک و تەنانەت نزیک بینەوە لە مەرگ و وەکو ئەوانەی کەوان باسییان کرد بەشێک لە هاوڕێیانیان لێرە ڕۆیشتون بەهۆی نەمانی کاسبی بەڵام لە دەریای ئیجا خکاون بۆیە هیوادارین حکوومەت گوێی لەم بەرنامەی ئێمە بێت و لە ڕێگەیان بەرنمەیەوە داواکاری و گلەی ئەوان ببیسێت و ئەم کێشەیە بۆ ئەم خاوەن کاسبکارانە و ئەو خاوەن پێداویستیانە چکە بەڕاستی ئەوان پێداویستیە ئەم عەرەبانەوەن ئەم کێشەیان بۆ چارەسەر کات و ببێ بە بازاڕێکی ئەندازەی و ببێ بە بازاڕێکی ئەندازەری ئەڵخەیم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوای ببێت تا جێگای ڕەزامەندیەوەی عزیز تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر و پەیامێکی تری هاوڵاتیان بە ئێوەی خۆشەویست دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ